لە بەریتانیا گروپیان داناوی تر وردە فکریان تێک دەچی خەڵک تەکفیرەکەن ئەوانە عائلەیەکیان تێک بەردایە باشە طبعا عائلە پێشتر کێشەی هەبووە ئەمە مشکلە نییە دائما جنوبیت کێشەی هەیە بەڵام ئەوان هاتینە پیاوەکەت مرتەدە پیاوەکەت کافرە پیاوەکەت تەکفیریان کردیە ئەوەندەی کردیان کردیە باشە ئەمەیە اینجا هاتووە ئەشتێک چەکەشی بووە بەساڵ دک یبا بە تۆ خەریکی ڕۆمانسی ئەم دینداری چێ پێمانە فرۆشیەوە بەدڵپاکی بابا ئێمەش بەدڵپاکی دەکەین برام یەکێکی بۆ نەبینە بەدڵپاکی کێشە چییە موحیدە تۆ خەریکی دڵداری کاکە تەلەفۆنت کردێ بۆ باوکی پێی وتی کاکە ئامان ئەو کچەی من ڕازی بی بەسەر هەردوو چاوم بەدەخوا پێت ڕازی نی کچەکە خۆ پێی وتی کاکە من تۆ هەر ناناسم نەیدایتێ باشە باری وەری ئەمرە نەیدایتێ تەواو کچەکەش با شێوازێک بی تاوەتی کردیتەوە باشە اینجا چووە گردگردر بە دزی بۆ لای خێزانەکەی چونکە لەگەر پیاوەکەی کێشەی هەیە بە تەفیرەکەش ئەوەندەی تلێکان دۆخستیتەوە بچین لە دایکەکەی بخوازی بەبێ باوکی ئێشتوا چۆنە بێ لە شەریعەتە با بە عاشقیشی بە شەرعی بخوازە اینجا خۆشی کۆمنت نووسیا من 1 ساڵ عاشقی کچێک بووم بەڵام بێوەفا دەرچوو ڕیکۆردم کردیە بە ڤیدیۆ و قەزا قەدەر کە دێمەوە سەر ناویش بۆ ئەوی خەڵک نەڵێ فەیکە تۆ لە لایڤ قسەی ئەەکەی یعنی هیچ ئینکاری پێ ناکرێت جا بێ بەڕێزم تۆ بەم دەبێ بێخلاق تۆ خەریکی عشق و دلداریت تۆ بەم دەبێ بێخلاق کاکە گیان پێشە نییە خۆ من ناڵێن بەس خۆت وا شەریف نیشان مەدە على الأقل باشە بۆ خۆت چووی هەر ئەو کتێک عاشقی بووی چووی خۆتان گروپەکەی خۆتان پیاوەکەی کە قسەی لەگەر خێزانی خۆی کردیە تێرەگەی خێزانی خۆی کردی ڕوسمتان گرتیە ڤیدیۆتان گرتانێ لە کەرامەتی کابرای بدەن عیب ناکەن ئەوە بێئەخلاقیە یعنی ئەم پیاوە لەگەر ئەم خێزانی خۆی کێشەیەکیان هەیە ئەو تەکفیریانە شاتی نەبینی ئەوەندەی دەقوڵیان کردیە نێدەکەت کافر مرتەدە اینجا ئەم ئافرەتە لەگەر ئەم مەجموعەی تێکەڵاوە لەگەر یاخی و جەماعەتە ئەم فکرە قۆڕانە کلکیان کردوتە یەک هەمیان لەجی ئەم بەستە زمانی باشە ئەمە تا ئێرە اینجا ئەم پیاوە کە جدا بینەوە لە خانی بەڵام لە شەرع و لە قانون هەر ژنومێردن کابراستا ژنێکی تری هیناوە ژنێکی تری هینایە عەرەبە تێگەی ئەم ڤیدیۆیانینە بڵاویان کردیتەوە وەڵا ئەمە لەگەڵ خەڵکی خەریکیشتی قۆڕە و ژنی خۆیەتی هەی بێ ئەخلاق بیلال تۆ وێنەی ڤیدیۆی ژنومێرد بڵاوەکەیەوە دەڵێ وەڵا ئەمە کاری بێ ئەخلاقی مۆزوع ئەو هەیە ئەمە بێ ئەخلاقیە لازم یەکەمی ڤیدیۆی داتی ئێوە عیبە یعنی کاری بێ ئەخلاقی تۆ خەریکەم شە قۆڕانی کاکە ئێستا من نازانم بەڕاستی تۆ چ کەسێکی بەڕاستی نازانم